ئەمە دەواازەی سەرەکی ئەشکەوتی شەلەیە چەند دەواازەیەکی هەیە بەڵام ڕێکردن بە ناویدا زۆر سەختە بۆیە ئەمەیان ئاسانترینە و گەورەترین دەواازەیە کە لێرە هەمانە و دواترە چی لە ناوە ئەو زاهیر و پێکاتە جۆلەجانەی کە لە ناوەیە ئەی بینین و سەیرەکەین. دێنە بەشی ناوەی ئەشکەوتەکە چەند ڕێڕەوێکی تایە بەڵام ئەمە ئەبینین ڕێڕەوێکی گەورەیە لێرە هەمانە ئەم ڕێڕەوە لە ڕێگادا کە دێ ئاستەنگی زۆر دێتە پێش بەرزونزمی و ڕێگاکە زۆر سەختە بۆیە پێویستە کات دەستکەشت پێبێت و هەروەها ڕووناکی تەواو پێبێت و هەروەها بەدوای ئەو هێمانە بڕۆیت کە هەندێک هێما پێشتر دانراوە و یاخود ئەگەر شارەزان نەبوو یەکەم جارت بوو لەبەر مەترسیداری باشتر وایە کە حەبلێکت پێبێت حەبلەکە لەگەڵ خۆتا بهێنیتە ژوورە و لە دەرەوەی بەستیتەوە بۆی ڕێڕەوەکە ون نەکەیت و پاشان چەندین ڕێڕەوی تایە بەڵام ئێمە ئێستا چینە ناوە بزانین ڕێڕەوەکان بەرەو کوێ چن وە دیمەنەکانی تر ببینین.